قانون استمرار الدورة الخامسة لبرلمان كردستان العراق. دوای بڕیارەکەی ڕۆژی سی ئایاری دادگای فیدراڵی کە نایاسایی بوونی درێژکردنەوەی پەرلەمانی لێکەوتەوە، یەکێک لە لێکەوتەکانی بڕیارەکەی دادگای فیدراڵی بریتیا لەوەی هەر بڕیار و یاسایەک لە ماوەی درێژکراوەی پەرلەماندا دەرچوو بێت هەڵدەوەشێتەوە. بەماش مشتومڕی لایەنە سیاسەکانی لەسەر کۆمیسیۆن و کورسی کۆتاکان و هەمواری یاسای هەڵبژاردن هێنایەوە خاڵی سەرەتا. کۆمەڵی دادگەری وەک هێزێکی ئۆپۆسیۆن لە ڕابردوودا دژی درێژکردنەوەی پەرلەمان بوو پێی وایە بڕیارەکەی دادگا پاڵپشتی دەستوری و ئیعتیباری نێودەوڵەتی هەیە، ڕاشی دەگەێنێت پارتی و یەکێتی لە ڕابردوو گوێیان بە ئاگاداریەکانی نێوخۆ وڵاتانیش نەدا و ئەو دۆخەی هاتوۆتە ئاراوە لە ئەنجامی ململانەی ئەو دوو هێزەیە. ئەو بڕیارەی کە دادگای فیدراڵی بەغدادەری کرد وەقعێکی دستوری و نێودەوڵەتی هەیە، واتە بڕیارێکی مەسموع و مطبق و معتەبەرە لە ڕووی نێودەوڵەتیەوە، بڕیارێکە مووقیفی بەغدا وەکو مەرکەز بە قووەت دەکا کە دەتوانی بڕیاری ئاوا دەرکا پەرلەمانی ئیقلیمەکان هەڵوەشێنێتەوە یا بەنادەستوری بڕیارەکانی لە قەڵەمدا. لە هەمان کاتیشدا حاڵەت و مووقیفی حکوومەتی هەرێم و پەرلەمانیش زۆر لاواز دەکا بەو مانایی کە گوێیان بە دادگای فیدراڵی نەدا، بە معارەزە نەدا، بە وڵاتان نەدا. لایەنەکانی دەرەوەی دەسەڵات باز لەوە دەکەن کە بڕیارەکەی دادگای فیدراڵی چاوەڕوان کراو بوو بەوەی کە هێزەکانی دەسەڵات بە غروری سیاسی و بەبێ هیچ پاڵپشتێکی یاسایی تەمەنی پەرلەمان و حکوومەتیان درێژ کردەوە. هەر بۆیە دەرئەنجام و لێکەوتەیەکی دیکەی بڕیارەکەی دادگای فیدراڵی بریتە لەوەی حکوومەت دەکا بە کاربەڕێکەر و پەرلەمانیش بە هەڵوەشاوەدا دەندرێت و ناتوانێت هیچ بڕیار و یاسایەک دەربکات. لێکەوتی گشتی لەم بابەتە بریتین هەندێک لێکەوتەکان لەسەر پەرلەمانن کە پەرلەمان بە هیچ زۆرێ دەسەڵاتی ئەوەی نییە کە ماوەی تەمەنی خۆی درێژ بکاتەوە، لەبەر ئەوەی ئەمانە نوێنەرایەتی خەڵکێک دەکەن کە دەنجیان بۆ 4 ساڵ پێدراوە، لەوە زیاتر نییە. بەڵام بەداخەوە ئەوان حەزێکیان هەیە، تەنها زۆرێ لە مەغروریان هەیە، گوێ لە یاسا ناگرن و لە فەوقی یاسا خۆیان دەبینن. هەمیشە هەوڵیان داوە موسساتی دەستوری ئەم وڵاتە بۆ بەرژەوەندی خۆیان بەکاربێنن کە ئەم زەرەر و زیانیان بە هەرێم و سومعی هەرێمیش گەیاندووە و ئەمەش نەتیجەیەتی کە ئێستا بینومانە. ئەمە بە بڕوای چاودێران ئیدی لە دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی عێراقەوە پەرلەمان و دام و دەستگاکانی هەرێمی کوردستان ڕزگاریان دەبێت لەو درێژکردنەوە نایاسایانەی کە لە ڕابردوو پارتی و یەکێتی و هاو ئاوازەکانی پێی ڕاهات بوون و بەویستی خۆیان و دوور لە ڕەچاوکردنی یاسا درێژیان بە تەمەنی حکومڕانی خۆیان دەدا. گەیلان سابیر، کەناڵی پەیام، هەولێر.